ژمارەی دەرچووە تا ئێستا 8 ژمارەی بڵاو بووتەوە. ئەم گۆڤارە تایبەتە بۆ لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی لە بواری ئەنفال و جینۆسایدا. ئەمڕۆ کاوکاتە لەگەڵ ساڵیادی ئەنفالی بارزانیەکان ئێمە وەک ڕێکخراوی چەرم و هەروە سافی گۆڤاری ئەنفالناسی بە گرنگمانزانی بایەخ دەین بە مەراسیمی ناساندنی ژمارە 8 گۆڤاری ئەنفالناسی لە خەزای ڕزگاری و لە ماڵی مەریەم بەسپاسەوە ماڵی مەریەم توانیان هاوکارمان بن لە سازانی ئەم مەراسیمە. تەبەن دۆسی ئەنفال و دۆزی ئەنفال دۆزێکی نیشتیمانی و نەتەوەییە لە تەنها ڕۆژێکا قەتیس ناکرێ. ئێمە پێمان وایە دۆسی ئەنفال ئەوە خوازێ یان جینۆسایدی گەلەکەمان ئەوە خوازێ کە بەردەوام گرنگی بین بە ناساندن و بە ئاماژەدان بە قوربانیەکانی میلەتەکەمان تەنها لە ڕۆژێکە یاخود لە بەروارێکە قەتیسی نەکەین. بۆیە لەم ڕۆژەدا و لە ساڵیادی ڕێکخراوی ئەنفالی بارزانیەکانە بۆیە بە گرنگمانزانی کە مەراسیمی ناساندنی ژمارە 8 گۆڤارەکەمان بکەین کە گۆڤاری ئەنفالناسی گۆڤارێکە تایبەتە بە توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر ئەنفال و جینۆساید بە تایبەت ئەنفال و جینۆسایدی گەلی کورد. ئەمڕۆ وەکو گۆڤاری ئەنفالناسی هەڵساین بە بڵاوکردنەوە و ناساندنی ژمارە 8 ئەم گۆڤارێکی توێژینەوەی زانستیە. تا ئێستا هەر ژماری بڵاو بۆتەوە ڕێکخراوی چەرم بۆ پرسی ئەنفال بڵاوێکاتەوە. ئەم گۆڤارێکی توێژینەوەی زانستیە و بنکۆڵکاریە لەسەر پرسی ئەنفال و جینۆساید و بە تایبەتی لەسەر پرسی ئەنفالی شەکات و ئەم گۆڤارە تا ئێستا هەر ژماری بڵاو بووتەوە. زیاد لە 6 توێژینەوەی جۆراوجۆر لەم گۆڤارە بڵاو بووتەوە. ژماری 8 12 توێژینەوە لەخۆ ئەگرێ بەسەر چەند تەوەریەکە دابش کراوە و توێژینەوەکان توێژینەوەی کۆمەڵایەتی و دەرونی و ئابووری و کاریگەریەکانی ئەنفالە جینۆسایدی هەڵەبجێ، یعنی لەسەر هەموو ئەو جینۆسایدانەی بەسەر گەلی کووردا هاتووە. ئێمە لێرە توێژینەوە و نووسین بڵاوەکەینەوە. زیاتر ئێمە ئیشمان لەسەر مەسەلەی توێژینەوەیە. وتاری سیاسی یا کۆمەڵایەتی یا ئەو شتانە بڵاو ناکەینەوە، شتی وەسفی بڵاو ناکەینەوە و ئەم دەرفەتۆ ئەم کاتەمان بە فرسەت زانی کە وەکو یادخستنەوەیشی ئەنفال، چکم ئێمە پێمان وایە ئێمە ئەبێ ئەنفال لە چواردەی چوار بێنین دەرەوە. یادەکانمان تەنها تایبەت نەکەین بە کات و شوێنێکی دیاری کراو. بۆیە ئەمە وەکو یادی ئەنفالی بەرزانیەکانە ئێمە لە یادی 43 ساڵی یادی ئەنفالی بەرزانیەکانی کە ناوچەی بەرزان ئەنفال کراوە و زیاتر لە 8,000 ئەرزانی ئەنفال کراوە کە ئەمە وەکو یادخستنەوەیەک وەکو زیندوکردنەوەی ئەو ڕۆژەکە بەڕاستی ئێمە ئەبێ هەموو ڕۆژەکانمان یادی تاوانی ئەنفال بکەینەوە و یادی ئەو جینۆسایدانە بکەینەوە کە بەسەر گەلی کووردا هاتووە. خۆی پرسی ئەنفال بوو ئەوەی بە جینۆسایدی بناسیێنی بەڕاستی ئەبوایە لە دوای ڕاپەڕین یا لە دوای 2003 هێزە سیاسیەکان سیاست و حکومڕانیان لەسەر ئەساسی ئەو تاوانە دابڕێژاتەوە کە بەسەر گەلی کورداتەوە. چکم تۆ کاتێ زیندوێتی بەم حاڵەتە و بە زیندویەشتنەوەی ئەم تاوانە ئەدەی لە زیهن و بیر و بۆچوونی نەوەکان تایڵێتەوە کە لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی و حکومڕانی و سەقافی و ڕۆشنبیری و ڕاگەیاندنەوە هەموو سیاست و دروستبوونی کۆمەڵگەت لەسەر ئەساسی ئەوە بێ تۆ ئەبێ ژیانی سیاسی پێش ئەنفال و دوای ئەنفالت جیاواز بووە. بەڵام بەداخەوە ئێمە حکومڕانانی کورد نەیانتوانی و نەمانتوانی ئەو حاڵەتە دروست بکەین و ئەبێ ئەم پرسا وەکو پرسێکی گەورەی نەتەوەیی کە هی هەموو ئەم نەتەوەیە هیچ جوگرافیایەکی دیاری کراو و کۆمەڵی خەڵکی دیاری کراو نییە. ئەمە هی نەتەوەیەکە کە جینۆساید دەکرێت و بەردەوام هەوڵی لە ناوبردنێدرێ بە ئێستەیشەوە و ڕەنگە لە داهاتوویشە ئێمە لە بەردەمە و هەڕەشانیان کە لەم ناوچەیە هەیە. بۆ ئەوە ئێمە پێویستمان بەوە بوو لە دوای 2003ەوە مەسەلەی ئەنفال بکەین بە مەسەلەیەکی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراقا، دروستکردنەوەی حکوومەتی عێراق و حکومڕانی عێراقا لەسەر ئەساسی ئەو مەترسیانە بووە کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە کە کورد چۆن کێشەی نەوت و بودجە و مادەی 140 هەیە ئەبوایە کێشەی جینۆساید و ئەنفالێکی لەو کێشە زیندوانە بووە کە ئێمە بەردەوام وەکو بابەتی سراع و ململانی لەگەڵ عێراقا هەمان بێ بۆی زیندوێتی بەم بابەتە ببەخشین و بەردەوام بیخێنە ناو مەحفەلی نێودەوڵەتی و
نێودەوڵەتی و ئیقلیمیەوە و لە ناو ئیعلامی نێودەوڵەتیە باس و بابەتێکی کورد کە هەیەی لەگەڵ حکوومەتی عێراقا بریتیە لە پرسێکی ئینسانی، بریتیە لە پرسی جینۆساید، بریتیە لە پرسی داهاتووی ئەم گەلوونەتەوەیە کە جینۆسایدە و کە قەروبکردنەوەی ئەم تاوانەیە. بزر بوون کە ئێمە زۆر پێویستمان بوێت تەکید لەوە ئەکەینەوە کە بتوانین سەرجەم و بنگادیەکانی کوردستان بکەین بە بابەتی دۆکۆڵین و